پاش ئەوەی لە ڕۆژی پێنجشەمە ترامپ کۆبوونەوەکەی 12 مانگی سینگافوری پوچەڵ کردەوە پاشان ڕایگەیان کە ڕەنگە لە کاتی خۆی و بەباشی ئەنجام بدرێت، سەرۆک ترامپ لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر نووسیویە بڕوایەکی تەواوم هەیە کۆریای باکوور شیانێکی باشی هەیە و ڕۆژێک دێت دەبێتە وڵاتێکی گرنگی ئابووری و دارایی وەکیم جون ئونیش هاوڕایە لەگەڵمدا. باڵێزی ئەمریکا بۆ فلیپین و باڵێزی پێشووی ئەمریکا لە کۆریای باشوور سونکیم ڕێبەرایەتی شاندەکەی ئەمریکا دەکات لە وتوێژەکاندا بۆ ئامادەکاری وتوێژە لووتکەیەکە. شارەزایان لەو بڕوایەدان بەشێک لە سیاسەتی سەرۆک ترامپ کشانەوەیە لە وتوێژەکان. کاتێک دانەڵد ترامپ لە ڕێککەوتنی ناوکی ئێران کشایەوە دەست بە جێگوتیشی خوازیارە وتوێژەکان دەست پێ بکاتەوە بۆ ڕێککەوتنێکی باشتر لەگەڵ ئێرانەکاندا. ئەوان پێویستە ڕێکەوتنێکی نوێی هەمیشەیی بکەن کاتێک ئەویان کرد من ئامادەم و ئەو خواستەم هەیە. ترامپ لێدوانێکی هاوشێوەیدا کاتێک ساڵی ڕابردوو لە ڕێکەوتنی ژینگەی پاریس کشایەوە. ئێمە دانیشتن دەکەین و ڕێکەوتنێکی تر دەکەین و ڕێکەوتنێکی باش دەکەین. وە کاتێکیش ئەمریکای لە ڕێکەوتنی بازرگانی ئازادی هەردووبەری پاسیفیک کشانەوە و کاتێک باشکردنەوەی پەیوەندەکانی لەگەڵ کوبا گۆڕی کە بەڕێوەبەراتی ئۆباما ئەنجامیدا بوو و دواترینیان ئەمەی کۆریای باکوور بوو کە بە هەمان شێوە گوتی وتوێژی باشتر دەبێ بکرێت. ئەمە سروشتی ترامپە وەکو کاردارێکی بواری مڵکوماڵ. ترامپ بە بەردەوامی نرخەکان بە هەستان لەسەر مێزیدان و ساندن بەرز دەکاتەوە. تا ئەستێک لەو بڕوایەدام دۆناڵد ترامپ و توێژەکانی کڕین و فرۆشتنی مڵک و ماڵی بۆ و توێژە نێونەتەوەکان بەکارهێناوە. هەمیشە داوایشتی زیاتر دەکەی، فشارێکی زۆر دەخەیتە سەر لایەنەکەی تر، حەز دەکەیت لایەنەکەی تر ڕێکەوتنەکەی دەوێت ئەگەر بکشێتەوە ئەوان زیاتر هەوڵ دەدەن زیاتر لە بەرژەوەندیدایە. بەڵام ئەو شتێک کە بۆ مامەڵەی کڕین و فرۆشتنی مڵک و ماڵ کار دەکات ڕەنگە بۆ توێژە ئاڵۆزەکانی نێونەتەوەی وانە بێت. پێم وابێت بەشێک لە کێشەکە لێرە ئەوەیە لە نزیکەی هەموو وتوێژێکی بازرگانیدا مەسەلەکە پارەیە. تۆ دەتوانیت سەودای لەسەر بکەیت، تۆ دەتوانیت پارەیەکی کەم بدەیت لە پێناو بەدەستهێنانی پارەیەکی زیاتر و خۆشحاڵیش بیت. نووسەری بایۆگرافی ترامپ گوێندا بلێر دەڵێت لە ژینگەی نێونەتەوەیدا بابەت تەنها پارە نییە، ئەمە گەمەیەکی تەواو جیاوازە. ئەو لە کڕین و فرۆشتنی مڵک و ماڵدا گەورە بووە، کاری لە پرۆژەکانی بیناسازیدا کردووە لەگەڵ باوکی. ئەو دەزانێت چۆن باڵەخانەکان دروست دەکرێن، پێویستی بە لێکدانەوەیەکی زۆری نییە، بەڵام ئەو هیچ لەسەر کۆریای باکوور نازانێت. منیش نامەوێت بڵێم هیچ کەسێکی تریش دەزانێت. پشتیوانانی ترامپ دەڵێن ئەو تەنها هەوڵی ڕێککەوتنێکی باشتر دەدات بۆ گەلی ئەمریکا، بەڵام هەتا ئێستا ڕێککەوتنێکی باشتر نەبوو ژینگە نەبوو بەرنامەی ناوکی ئێران و ناهاوبەشی هەردووبەری پاسیفیک نەکراوەتەوە. هەتا ئێستاش نازانرێت ئەمەی کۆریای باکوور چۆن دەبێت، بەڵام کۆشکی سپی دەڵێت سەرۆک ترامپ و سەرۆکوەزیری ژاپۆن شینزۆ ئابێ بڕیارە کۆبوونەوە ئەنجام بدەن بۆ هەماهەنگیکردن لەسەر ستراتیژی کۆبوونەوە چاوەڕوانکراوەکەی ترامپ لەگەڵ سەرۆکی کۆریای باکووردا.